ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ ساڵی 1920 هیجری کۆچی دوایی کرد. لەو زەمانەیە سوڵتەی دەسەڵاتی ناو موسڵمانان زەریبەی دانابوو لەسەر لەش پیسەکە، لەسەر داوێن پیسەکە، لەش فرۆشەکە. یعنی تۆ تەسەور کە وەکو ڕۆما، وەکو ئیغریق و ڕۆمان قانونێکی کوفرین، بەڵام ئیبن تەیمیە شۆڕشی بەرامبەر دروست نەکردو، چونکە تەتەر و مەغۆل هوجومیانە نابوو بۆ سەر بەغدا. ئەو زەمانە هەموو سۆفیا هەبوو، ئومەت بە حاڵەتێکی جەماعی ئینتیحاری کردبوو لەم سۆفی گەرێتێ، وازی لە دنیاە نابوو. تەکیەکان ناوەوەی ئاوەدان دەرەوەی وێران، ئەتلیسایە هەربارانەی تلیساند، حەزارەت لە شوێ پێشکەوتوو. ئیمامی ابن تەیمیە وەکو گوڵێک لە سەحرایە هات، ئەبەم شێوەیە هاتە پێش. ئەنجا ئیمامی ابن تەیمیە کە جوابی تەتەر و مەغۆلی دایەوە و چوو بۆ لای مەحموود قازان بەرامبەر بە سەلیبیەکان وەسایە، بەرامبەر سۆفی گەرەتی و بەرامبەر بە ئەشعەری و ماتوریدی و غوڵوی ئەوانی تر و بە هێنا خەڵکەکەی بە فقی دەلیل پەروەردە کردەوە، هێنایەوە سەر دیدوێکی عەقائیدی سەلەف. دەوری ئیمامی ابن تەیمیە کە ڕەدی لەمە فرقانەدایەوە، معنای وانە شمشێرێکی چۆرانی پێ و بەدەست و بەڕاست و چەپ بە خەڵکی ترە کێشەوە کوتۆی کەی. تۆ بە هەڵەدا چووی، تۆ پێویستە عەقڵت پێ بشکێ، عەقڵیش ئەساسی ئەم دینەیە بۆی بزانی. ئەم وەحی خۆی لە عەقڵ بە عەقڵ وەرمانگرت. چۆن زانیمان ئەمە پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام؟ یەخۆ عەقڵمان لە عەقڵی ئەبوبەکر بەقوڵتر نییە، نەقڵەکەشمان وا وەرگرتووە وەحیەکە، ئەم ڕاستگۆیە ئەم وەحی هێناوە ئەبوبەکری سیدیق وەریگرتووە. لەبەرەوە پێی وایە ئەم ڕاستگۆیە کە وەحیەکەی هێناوە بەسەر عەقڵی خۆی ئازاڵی کردو، شتێکی سروشتیە. بەڵام تۆ ئێستا بە داماوی نە عەقڵەکەت هەیە دنیاکەت تێبگەێنێ، نە دینەکەشە دوا وەرگرتووە قیامەتەکەت تێبگەێنێ و حاڵەتی ئومەتەکەت تێبگەێنێ. ئێمە ئاهلی سونەت و جەماعەت هەرێکە لە عاسی خۆی بکەوێتە شمشێر وەشاندن، هیچی دەرەچین. ئەمەی ئێستا کە هەمانە سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی ئەم دید تەسکیەیە، بە دیدێکی بەرفراوانەوە بڕوانە دەقەکان، بڕوانە واقعەکەش، ئەو کاتە بۆ دەرەکەوێت چەند هەڵی.